ئەم گوندانەی سنووری برادۆست تا ئێستا پێوەری زیرەکی کارەبای نیشتیمانیان بۆ نەبەستراوە. بەرگردێلۆناتی ئاکوانێ وزێنەی ئەو گوندێنە هێستەرە و خەلیفان و ئارەکە ئۆجانە ئەو لێرکان نامێرگان بۆڕەکولێ بەلەسەنان شکێرە هەرچێڕا دایما و ئەوجانە چووکان پێوەری زیرەکی لۆناتەبە. هۆکاری نەبەستنی پێوەری زیرەکی کارەبای نیشتیمانیش لەم ناوچەیە بەربڵاوی گوندەکان و بەردەوامی بۆردومان و تۆپبارانی وڵاتانی دراوسەیە. پێوەری زیرەک نەبەسترا هێشتا. ئەو نەبەسترا لۆ مەسەلە پارەشمانی شاتومدا سعات سێی تێتۆ هەتا مەلای سبیانێ بانک تە ئیدی چیتۆ خەلاس ئەوەت ئەو پارەش هەندە هەندی لۆت و نوویسی ئەس کەرشینێل پس سەرە نەوێرین هەستین و ڕوونیشین هەندی هەموو بێنێت تەقە تەقەی بکە ئەوەت ئەو ئێزە مەگەلەی گازم دەشەون دەنێت شێن لۆمە ناکەن. لەگەڵ زیادبوونی خواستی کارەبای نیشتیمانی ئێستا لە سنووری برادۆست لەو ماڵانەی پێوەری زیرەکیان بۆ بەستراوە لە 40 ئەمپێر کارەبا کەم کراوەتەوە بۆ 20 تا 25 ئەمپێر. ئەمەش گرفتی بۆ دروستکردوون. لەم ساڵدا ژمارەیەکی زۆر پێوەری زیرەک لە سنووری ئێمە بەسترا بە تایبەتی لە سەنتەری قەزاتوانین بەرەو کۆتایی چوە هەروە بەشێک لە گوندەکانیش بەستراوە. ئەوەی ماوەتەوە گەڕێتەوە سەر و کۆمپانیەکەوە کارەکان جێبەجێکات بەهۆی کەمی ئەو بۆردانە بەشێک لە گوندەکانی ئێمە ماون و قسەمان لەگەڵ کردو و لە داهاتوودا بە گەیشتنی بۆردەکان بۆ تەواوی گوندەکانیش ئەبەستری. لە سنووری برادۆست کە لە 147 گوندی ئاوەدان پێک هاتووە زیاتر لە 3000 هاوبەشی کارەبای نیشتیمانی هەیە. بەشێک لەو هاوبەشانە ئێستا پێوەری زیرەکیان بۆ بەستراوە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.